وەڵا هیچ ئێستشتێکی ئەوتم لە خەیاڵ نییە کەسێکی معنی لەو بابەتانم زۆر خوێنەوە زۆر بەرچاو کەوتووە. بەڵام من بەو دیوەیە بۆ باز ناکەم. ئێستا هەر بە نمونەیەکی سادەتر باسکەین. من بە تەمەنی 38 ساڵ ئینجا توانیم لە وەسەتی فەنیا جێ خۆم بکەم و خەڵک بمناسیە. بەڵام خەڵکی وە ئەبینم لەگەڵ ڕێزمە بە یەک ڤیدیۆی بچکۆڵی 2 دەقیقەیی هەموو عالەمی ناسێت لە خلالی شەو ڕۆژێکە. کاک ئەحمەد، ئەوە هیچ پەیوەندی بە پرسیارەکەی ئێمەوە نییە. ئایا ئەوە چیرۆکی سەرکەوتنی کەسێکە؟ ئەوە ناڵم سەرکەوتنە، مەبەستم وەکو تەمەنی فەنی خۆمان مەقسەد ئێمە بەوە نە ساڵ توانیمان خەڵک بمان ناسێ، ناڵێن سەرکەوتوو بووینەوە خەڵک ئەو حکمایە بزانین سەرکەوتون یان نا، جێی خۆمان کردوتەوە یان نا. بەڵام سیرەکەی وەکو قارچک لە پڕە عینن هەورە تریشقەیەکە بێت پڕە بێت لە قارچک، بەڵام ئێستا نای خۆشیانێنن هونەرمەندەوەی کێشەکەیە. بەڵام تیاشیا هەیە مەقسەد لە چیرۆی تێکا بڵزە بە نازانم چیرۆکەی کێ بوو خوێنمەوە. کابرا چوو بۆ شوێنێک گوتووی ئیشێکم بەنێ، ئەمەوێ ئیشێک بدۆزمەوە، حەزم لە ئیشێکە. وتی جاوەڵایی ئێمە بەس فەڕاشیمانەوێت. وتی ئێ باشە فەڕاشیش مەمنونم. وتی دەی زۆر باشە، تەقەن ئەمە کۆمپانیای بڵین مایکرۆسۆفت فەڕاشیویست. ئەم کابرایە چوتی مەمنونم بە هەر چەندێک بێ ئیکەم، بۆزم خراپە. وتیان زۆر باشە، مانگی $500 دێنێ. وتی نیوەشی زیایە. وتی دەعەزێت نەبێ ئیمێڵەکەمان بەرێ. وتی وەڵاهی ئیمێڵم نییە. وتی دەوەڵایی کاکە جێی تۆ ناوێتەوە لێرە، ڕۆخوا حافیزە بێ. دەی کابرا چوو سنووقێ تەماتەی کڕی تا ئێوارە پارەکەی بوو بە 2 ئەوەنە، بۆ بەیانی کردی بە 4 ئەوەنە. لە خلالی 6 مانگە توانی سیارێکی بچکۆلە بکرێت، گەڕەکە و گەڕک شتیە فرۆشت. وردە وای لێ هات ئێستا کۆمپانیایەکی گەورەی هەیە، سەوزە و میوە ئەوانە کۆمپانیا ئیستیراد و تەزیری ئەوەکە. پێیان وتبوو توی من حەزەکەم بڕۆم بۆ ئەمریکا، مادەمۆز ئەم باشە. چوو بۆ ئەمریکا، لەوێ گەورەترین کۆمپانیای دروست کرد هی هاوردە و هێنانی میوە و سەوزەوە و جاتوانە. کابرا چووتوی مقابلەی کردبووتی بە تەکی لێرە بیمەیەکی زۆر باشت هەیەوتی بەڵێ. وتی ئەی چۆن بیمەکە؟ وتی وەڵی چووم لێرە بیمەکە بۆ خۆم بکەم. کابرا لێی پرسیوم ئیمێڵەکەتمان بەرێ. وتی وەڵی ئیمێڵم نییە. وتی ئەمە ئیمێڵم نییە ملیۆنێری، جاوەرە ئیمێڵە هەبووە سەر چی دەبووی؟ وڵای سە فەڕاژەوم لە کۆمپانیای مایکرۆسۆفت.